بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت دکتۆرە لاانە دێمە لای تۆ بۆی وەڵامی پرسیارەکان دەیتەوە فەرموو. یەکەم پرسیار هین مامۆستا هێرۆ ئەڵێ ئێمە لە قسمی کۆمەڵایەتی ئەو شتەمان نەخوێندووە وەنیە نهاتوتانە سەری لە جامعە لێ تێ نەگەیشتون وەنیە من یەکەم جار کە دانیشتم لێرە چیم وتم هەموو ساڵێک پێناسەیەکی تازەی هەیە هەموو ساڵێک بەحسێکی تازەی لەسەر ئەکرێ من بۆم نییە قسە بکەم چونکە من ئەسا قسە بکەم ساڵێتر قسەکەم ئەگۆڕێ چونکە ئێمە جەمعیەیەکمان نییە جەمعیەکی خاص گەورە ئەنتەرنەشنال تابعی یۆنسکۆ بێ تابعی یونیسێف بێ کە ئێمە منهەجێک داینین بۆ ئۆتیزم لێم تێگەی ئەمە یەک دووەم شت ئەگەر قسمی پەروەردەی تایبەت هەبوایە لە هەرێم نەخۆشیەکانی کەم ئەندامی مناڵی هەمووی وەرەگرت نەخۆشیەکانی دەرونی هەمووی مناڵی وەرەگرت لە فەسڵێکە ئۆتیزم هەیە یعنی ئێمە کە لە بەکەلۆریۆس خوێنی ومانە هەبوو خوێنی ومانە بەس لە قسمی کۆمەڵایەتی باسی کێشەی کۆمەڵەکە باسی نەخۆشی ناکە فەلیزالیکە دەرسێک نییە باسی ئەوە بکە بۆ پرسیاری دووەم بۆ پەروەردەی تایبەت زۆر تووشی کێشەی شەخصی بووم خۆم زۆر لە 2007ەوە تووشی کێشەی شەخصی بوومە لەسەر ئەو مەوزوعە وتومە نابێ مناڵی کەم ئەندام تێکەڵاوی مناڵی ئاسایی بێ بەبێ منهەج بەبێ تەشخیص بەبێ مامۆستا ئەستا وازە تەشخیص بێنە نە منهەجیان هەیە نە مامۆستایان هەیە مامۆستاکان چوارن قادن ئەوانە لە 2004 کە ئەکۆڕن هات دەورەیانی پێبینی ئەوانە پێڵەن قادە چوار مامۆستایە 5 مامۆستایە لە دوای ئەم دەورانە هیچ دەورەیەکیان وەرنەگردووە بە کۆرس دەورەیەکیان وەرگردووە بە هەفتە بە دەڕۆژ بە 15 کۆرسێکی تایبەتیان وەرنەگردووە کە چۆن معامەڵە بکەی لەگەر مناڵی خاوەنی پێداویستی تایبەت وانە مناڵی مەوهوبش یعنی ئەوانەی زۆر زیرەکن ئەوانش خاوەنی پێداویستی تایبەتن حتى بۆ ئەوانە مەکتەب هەیە بەس ئەکادمی شخص بۆ تەدریسی ئەوانە نییە بەس من ئەگەر بێم مەنهەجی خۆیان هەیە بەس منهەج بۆ مناڵی کەم ئەندام نییە سیرەکەی مناڵی ئاسایی لەمڕۆوە بڕۆی بۆ مەکتەبەکان منهەجەکانیان زۆر قورسە یعنی تۆی کە دەرسی مناڵی ئاسایی ئەەکەی زۆر هیلاکەبی فکەیف مناڵێکی کەم ئەندامیان مناڵێکی گەشەی کەم بێ یان مناڵێکی ئۆتیزمگیان ئەزێت نەبێ پرسیارەکانی کە من وەک توێژەرێک کەم لەسەر دەربارەی معلومات لە کاتی خۆتە وەڵامی بەرەوە بڵێ فەرموو لەسەر ئەوەش لەسەر قسەکانی کاک عەبدوڕەحمان کە تەلەفۆنی بۆ من کردوتی وەرەوتم کاکە من ناتوانم بێم لەسەر چی ئاستێک بێم من موظفی حکوومم ئەگەر دەورەش بکەمەوە دەورە ئەەکەمەوە بەخۆ بەخش لەسەر ئاستی مناڵ پارێزی کوردستان ئەگەر واموت ئەگەر مناڵ پارێزی کوردستان قبولی کرد دەورە بکاتەوە لەسەر ئاستی خۆی بۆ ئێوە من بانکە من ئامادەم ئەگەر من قسەکەم غەڵەتە با جوابم بداتەوە ئەمە دووەم شت هەمویان لەو مەوزوعە کە ئیشیان کردووە کاکە قبول ناکەن ڕخنەیان لێ بگرن قبول ناکەی پێیان بڵێ کە ئێوە کاکە ئیشتان هەڕەمەکیە ئەبێ بڵێ ڕاستەکەی دکتۆرە ئیشەکەم هەڕەمەکیە فێرم کە من چۆن ئیشەکەم ڕاستەکە ئەڵێ من ئیشەکەم هەڕەمەکی نییە من لە لەجنەی چۆن لە ئەو برادرەی نازام ناوی چێوتی ئێمە لەژنەی تەشخیصمان هەیە کاکە تۆ نازانی ئەو لەجنەیە بە چی طریقەیەک تەشخیصەکە تۆ توێژەرێکی کۆمەڵایەتی تۆ تەقریرێکت بۆیە ئەم تەقریرە نووسراوە ئۆتیزمە وەنیە تۆ ئیشی خۆتەکەی من ڕخنەم لەسەر لەژنەکەیە تۆ عیلاقەت بە مەوزوعایە نییە بە حەلەقەی تر لەجنەکەم بۆ بانکە لەگەر من لەگەر 3-4 پرۆفیشینەڵی دەرونی مامۆستای زانکۆ قسە بکەین لەسەر ئاستێکی ئەکادمی قسە بکەین وەنیە بزانن لە یەکتری کە قساکەی لوغەمانیەکە کە بزانین ئەم تەشخیصە ئەکادمیە ڕاستەگۆیە یاننا چونکە ئەو توێژەری کۆمەڵایەتی ئەوە عیلاقەی نییە ئەو لەجنەیەکی بۆیە وەرەقەیەکی بۆیە لە لەجنە تەوقیع کراوە ئەڵێ ئۆتیزمە وەنیە ئەو هیچ عیلاقەی نییە لەسەر ئەوەی من ئەزانم کە ئەم شتە ئەکادمیە یان ئەکادمیە
تەشخیصەکە هەڕەمەکیە یان هەڕەمەکیە دکتۆرە سەبارەت بە لیژنەکەی بڵین وەزارەتی پەروەردە و تەندروستی و کار وەزارەی تەندروستیە زیاترە ئەو زیاتر ئەمە تا چەند زانستیە پرسیارێکی ئەوەیان لێ کردی واللهی من ناتوانم یعنی عیبە بۆ من تەقیمیان کەم بەس هێشتا زووە زۆر سپاس بەڵێ کاک فەریدون سپاس یەکەم جا لە کاک ڕەحمانەوە دەست پێکەوە هەردوو سنتەرەکەی سلێمانی و هەولێر حکومە بە تەنها دای نەمەزاندن بەڵکەوەی سلێمانی مناڵپەرێزی کوردستان هاوکات بە ئەوەی هەولێرش بەخراوی قەندیل هاوکات بەوە تەمە تەنها بەرهەمی حکومەت نییە ئەمە یەک دوو کاڵێ بەقە هەمووتان ئیشمان کردووە کاکە یەک من ڕخراوێکی ناحکومی من حکومەت نیم دوو ئەمانە فەرزە ئەرکە لەسەر حکومە خێرمان پێ ناکات ئێمە هاوڵەتیم وڵاتین بە مناڵانی ئۆتیزمی منەوە لە ١٧ داهاتی عێراق خۆین بە مناڵانەوە تەنکە لە ناوتەکان ئەودی و سنوورەکەین بە مناڵانی ئەمە داهات و خرج و سامانێ وڵاتە خۆین باشە بۆ مناڵی من نەبێ بەشدار بێت لەم حکوومەتەیە سۆنمەند بێت لەم سەر چاوە داهاتێنێ سۆنمەند بێت لە خۆشیانە باشە بۆ بۆوان هەبێت ئەم تەنها لەسەر ئاستی 18 مناڵەکە لایەتی کە بە دوو وەز بەداوامەکە بەڵام من قسە لەسەر 500 مناڵەکەم لە سلێمانی قسە لەسەر 150 مناڵەکەم قسە لەسەر 10 مناڵ ناکەم کە لە سنتەرێکی بەڕێزیایە من گوتم وەکو شەخ قسە ناکەین ئەم کاڵە حکومە بەدەمەوە هاتووە ئەمە هەر لە ماوەیە داوای 4 ملیۆنمان لە وەزارەتی کات کرد بۆ دەورەیەکی 4 ڕۆژی جەماعەتێک کە لە بەخاوە بێن بۆ 20 کەس 10 کەس لە سنتەر 10 کەس لە کۆمەڵی ئۆتیزم بۆی دەوران بۆ بکەینەوە هاوکار نەبوون ئەنی بۆ 20 کەس کە دەوری بۆ بکرێتەوە 4 کەس بێ بۆ 4 ملیۆن بەڵام ئامادەن 400 ملیۆن بە پرسێک و بیخوا بۆ خۆی لە گەربێستەکە 500 ملیۆن دینار ئاودی بکرێ 1 میلیارد دینار بۆ نووسنگی بە پرسێ سەرف کرێ بەڵام بۆ 20 کەس 4 داوای 4 میلیۆن دینار تەنها داوای 4 میلیۆن بەشەت وتمان بۆ سێ کەسی کە لە بەغاوە لوتێلیان بۆ بگرن لەگەڵ خواردن جەماعەتەکەی توتمان لە کۆمەڵەکەی خۆمانی خوێنی سارە عاید بە خۆمان بێت بەتەرجەم عاید بە خۆمان بێت ئیشی کەلوپەلی تە عاید بە خۆمان بێت قەتاسیە سەرفیان نەکرد ئەمە تێڕانینی حکوومەتەکەی ئەمە ئیشکردنەکەی حکوومەتەکەی ئەمەیە ئەمە یەک ماسە هێرە باسی لە پەروەردە کە بەڵێ ئێمەش دەمەوە کێشەمان هەیە خۆی بێ مناڵی ئۆتیزم لە 3 ساڵیەوە وەربژێ لە سنتەرەکان کێسا بەداخەوە هەولێر کردوێتی بە 5 ساڵ ئەبێت لە 3 ساڵی وەربگیرێت بۆ 6 ساڵی دو ئەوە ئەکە زانیت ئەم مناڵە باش بۆ توانەی تێگەیشتنی و گوێگرتنی توانەی پەروەردەی هەیە ئەبێت دوێت لە 6 لە 7 بینێری بۆ قوتابخانە کامە قوتابخانە پەیمانگایەکی تابێت بۆ ئۆتیزم کاکە ژەمە پەروەردە بڕیاریە وەزارە بڕیاری یاوە مناڵی ئۆتیزم سەرجەم مناڵەکانی تێکەڵ کردن بەڵام بە پێ و 3 خاڵە مناڵەکە من لە قوتابخانەکە 900 تەلەبەی هەیە بە دوو داوامە 450 لە شعبەیەکە 40 تەلەبەیت هەیە کەواتە وەزارەتی کەسێکی شارەزای نەبووە پرسێکی پێ بکات کە ئەمە هیچ ئامادەکاریەک نەکراوە هیچ بنامایەک نییە مامۆسان نەبێ من هەز مناڵی ئاسایی لەو منهەجە تێناگەن جە مناڵێکی من کە لە ڕووی عەقڵ و دەرونیەوە تەواو نییە واتە ئەمە پێویستمان بۆیە پەیمانگای تایبەت بە ئۆتیزم هەبێت ناکرێت هەموو مناڵان هەموو جۆرەکانی ئۆتیزم لەگەڵ قوتابخانەیە تێکەڵ کردی هەندێکیان ئەکرێت هەندیشیان ناکرێت بەڵێ یەکێک لە بەڕێزەکان وتی لە دوای 11 ساڵی نازانم چی لێ بکەم سنتەرەکان لە قانونە بێت لە 3 ساڵ بێت تا 15 ساڵ لە 15 فەرمو بۆ ماڵەوە وەکو بڵی هاوڵاتی ئەم وڵاتە نەماویت خێر و بێدەم وڵاتە تۆ ناخۆی پەیوەندی بە تۆ نیە بڕۆ لە ماڵەوە ئێمە هەر کێشەی مناڵمان ئێمە کێشە خێزانەکانمان هەیە ئێمە داواکەین ژیانی خێزانی دەستەبەر کرێت خێزانێک لە ماڵ 5-6 کەسە بەدەست مناڵەکە و گیری خواردەوە ناتوانێت سەفەر بکەن ناتوانێت بچێتە میوانداریەک ناتوانێت دقایق بەجێ بێت بێ هەر 6 مناڵەکە خەریکی ئەو مناڵە بێت ئێمە داوای ژیانی خێزانیەکەن دۆزبەی وڵاتانی دەوروبەر کە بەز وڵاتانی دەوروبەرەکەن ماڵی تایبەت هەیە سنتەری تایبەت لە 8 بۆ 3 یان بۆ 4 ماڵی تایبەت تۆچین بە هەفتە بە مام مناڵەکەی دێتانەی شوێنی تایبەت توێژەری تایبەت هەیە تۆ توانین داوامکەی فڵان توێژە بنێرە بۆ ماڵەکە من حاڵ متەواڵی بۆ یارمەتیم بە من ئەچم بۆ سەفەر توێژە بنێرە لەگەڵمان ئەمە لانی ئینسانێکی وڵاتانی دەوروبەر خزمەتگوزارێک نەک ئەوەی کە ئێساکە حکومە 150,000 بۆ مناڵی ئۆتیزم یاخۆ بۆ سەرجەم کە ئەندامان دابین کردو لە کاتێک کە ئەندامێک ئەکە خێزانی بێ مناڵی بێ کلێچی بێ بە 150 بەس یەک پێکە ئارەقی ناکات ئەمە ئیشەکە حکومەتی ئەمەیە ئەوە لە ڕێی پەروەردەوە ڕێی تەندروستیەوە لە ڕێی تەندروستی باسییان کرد زۆر بە خێرایی پرسیارەکانی مناڵی ئۆتیزم نێنێداوەتەوە دەروی وڵات بۆ چارەسەرکردن بۆ تەشخیصکردن یاخۆ بۆ ڕاهێنان کە لە کاتە زۆر چنین کێشەکانی چونەتەوە بۆ تەشخیص و چارەسەرکە مناڵی ئۆتیزم نەچووە ئەوەی کاگادەست باسی کە لە دایکاتی ڕاستە کە ئەمە کێشەمان ئەمە کێشەوەمان نیە تۆ دایکی ئیزنە دەی لە ماڵ و یان نەکاتێک کە تۆ جێوێکی کۆمەڵاتی و خێزانی بۆ ئامادە نەکردی لە ماڵەوە کاتێک تۆ بچی ساعتە لەگەڵ یابێت چی لە بۆ مناڵاکی نیمە کێشەمان لەگەڵ ئەوانە هەیە بەکە دوای دەفەت هەباتان بۆ وەڵامی پرسیارە بۆ وەڵامی ئەو هەموو لەوانەی هەموو پرسیارەکان و بەگشتی معاناتی خێزانی ئۆتیزم زۆرە لە ڕووی مادی کۆمەڵایەتی لەگەڵ دەرونی بە تایبەت دەرونی کە کاریگەریکی قورسی هەیە بۆ مناڵی ئۆتیزم لە ناو ئەم خێزانە بەنسبەت چارەسەر و کارکردن بۆ مناڵانە تا ئێستا یەک حکوومەت نە ئاوڕیاوەتەوە لە ڕووی پەروەردە کە من پەروەردە بەکەم و کوڕەزانم نە کۆمەڵایەتی تا ئێستا توێژەرێکی کۆمەڵایەتی سەردانی هیچ خێزانێکی نەکردووە
لە ڕووی مادی شۆم خێزانە بە هەموو لایەکە بە هەموو وڵاتێکە ڕۆ تا وەڵامێکی دەستکەوێت تا تەشخیصێکی سەلیمی دەستکە ئەوەی ئیمکانی هەیە ئەوەی کە نیشێتی ئەبێ بە خۆی هەرەوە دابنیشێ ئەم لیژنێش کە دروست کراوە لیژنەی ئۆتیزم لەسەر داواکاری ئێمەی مامۆسای پەروەردەی تایبەت لە 2009 بە کتابێکی ڕسمی لە دکتۆر ڕێکەوتمان داوا کردو لەبەر چی ئەگەر دوای 3 ساڵ وەڵامیاندانەوە نەخێر ببوورە 3 ساڵە کارەکەین بە خۆبەخش ئەم لیژنەیە تخيل لحظة خۆ بەخش خۆ بەخش معنی چیە ئێوە هەمووتان فەرمانبەری حکومەتم بووە لە حکومەت کە سەعاتە تەرخانەکە لەسەر حسابی داوامەکە دەچێت ئەمە خۆ بەخش نییە مامۆستام ئیشی من نییە بچم لیژنەیە ئەوە ئیش حکومەت دایناوی مە بە ئەندام خۆ بەخش نییە چونکە موچە لە حکومەت وەدەگرێت ئەوەیە کە لە دەرەوە خەڵک لە دەرەوە بێت لە فەرمانبەری حکومەت دەبێت سەر بە حکومەت موچە بێت لە دەرەوە بێ بڵێ کاکمەنە ئێوە بۆ کارێکە ناشناخان موچە وەردەگرن دکتۆرانە ئەم مامۆسانە ئەم کەسی ئەم لیژنەیە هەر یەکە و ئیلتیزاماتی خۆی موچەی خۆیە لە شوێنێکیە بەڵام وەکو کارێکی ئینسانی خۆمان کۆبوونێتەوە لەبەر ئەوەی خێزان بە مناڵی کە ئۆتیزم و هەڵنەسێ بچێ بۆ هەولێر لە ڕێگا تووشی هیچ معاناتێنە بێباری دەرونی لەبەر خاتری ئەمەیە ئیشکراوە بۆی کە تەشخیصێک بکرێ بەڵام تەشخیصی سەلیم بێ سەلیم نەبێ ئێمە DSM-4 بدانین کردومانەتە بە کوردی کە لە هەموو عالەمات تەطبیقەکرێ DSM-4 کراوەتە کوردی و بە شێوەیەکی زانستیە بەڵام ئەو کە ئەوەی زانستی نیە ئەبێ ئەم مناڵە بە ماوەکی زۆر چاودێری بکرێ پێشەوەی بگاتە 3 ساڵیش جاریای لە ساڵونیەوە ئەتوانی تەشخیصی ئۆتیزم کەی زانستەوەنە پێش کەوتووە دوای تەشخیص ئەبێت ئێرلی ئینتەرڤێنشن ئەبێت لە وڵاتی ما بوونی نییە دوای ئەو بێت تەهیل بکرێت لە وڵاتی مە بوو یعنی نەستاف مؤهلە بۆ ئەوە منی ژەڵم نە کەسانی پسپۆر بەو شێوە هەیە بەڵام من دایکێکم تا چەند ساڵێکم مناڵەکەم بخەمە سەلاجە و تا 20 ساڵێکە حکومەت یان کەسانی پسپۆر پیابن لە وڵاتەکەم مناڵەکەمە بێ بە 16 ساڵ لە هەموو مافەکانی بێ بەشە بێ من بوەستم تا مناڵەکەمە بێتە 16 ساڵ تا حکومەت ئاوڕێک لە منایەتەوە تا باری دەرونیم ئەوڕمان لێتەوە ئەوەی کە هەوڵی ژا بەڕاستی بە نائەکادمیە زانن بەداخەوە لەم وڵاتە هیچ حسابێ بۆ دایک و باوکی مناڵی ئۆتیزم بۆ مناڵی ئۆتیزم بۆ مناڵی خاوەن پێداویستی نەکراوە لەم وڵاتەیە هێشتا ئەوەی دایک و باوکیش هەوڵیە لەگەڵ ڕێزمە بە شێوەیەکی ناشرین بازەکرێ ئێمە هەرچی هەوڵێ بین من بە شانازێ و هەوڵم ماوە بۆ مناڵی ئۆتیزم لە هەر شوێنێ بێ باسیەکەم کێش دەستێکی یارمەتی ئاوا بچووکی بۆ کۆمەڵی ئۆتیزم و بۆ دایک و باو کرد بێ من سوپاسێکم و لێرە دەستی ماجەکەم پرسیارەکانی ترگەر پرسیاری ئەوە باسی معاناتی زۆری کرد منی ژەڵم معاناتمان ئەمنە زۆرە دایک و باوکی ئۆتیزم لە ژماردن نایە لەبەرەوەی مامەڵەکردنی قورسە لەبەرەوەی تەهیل نییە لەبەرەوەی تەشخیص نییە چارەسەر نییە سلوکی مناڵی ئۆتیزم ئەمەندە قورسە ئەو دایک و باوکەوەکە هەموو ڕۆژە بە شاخێکا سەرکەوێ حەزەکەم ئەم پێناسەی بە دایک و باوک بڵێم خەڵک بڵێم ئۆتیزم وەک سەرکەوتن بە شاخایە هەموو ڕۆژە بوونی مناڵی ئۆتیزم بەڵام چۆنەکردی ئەم شتانی کە هەموو باسەکری ئەم لیژنەی کە محافەزە دایناوە کە ئیش کراوە چەند ساڵە لەوانەیە بە 10 ساڵ بۆ 15 ساڵی تر بە مەزەنی من ئەوە ناکرێت کە ضرورە و پێویستە لە وڵاتێکی دەرەوە بۆ مناڵی ئێرە بکرێ بەڵام ئەی من چاوەڕێ بکەم دەستە و پێوەستان بۆستم تاوەکو مناڵەکەم گەورابێ و سێری کە ماوە خەفەتی لێ بخۆم ناکارەکەم ئیژەکەم لە هەموو وڵاتەکان دایک و باوک بەشێکی گرنگ بوون لە کارکردن و لە ڕاهێنانەوە بۆ مناڵی ئۆتیزم ئەو مناڵە ناوی ئەم ڕۆیە حەزەکەم بزان ناتوانانی پێی بڵی سبەی زۆر باش بڵێ نیگارخان بەڵێ من پێشەکی لەسەر مامۆستاهێرۆ کەوتی توێژەری کۆمەڵایەتی ئەڵێ معلوماتم نیە دەربارەی ئۆتیزم من حەزەکەم جواب بۆی ئەوە بدەمەوە ڕاستەکە توێژەری کۆمەڵایەتی ئەگەر توێژەرەکانی پێشوە بێ ئێمە کە تەخەڕوجمان کردە من توێژەری دەرونیم لە هیچ کتابێک ئەو شتەمان نەخەن دەربارەی ئۆتیزم لەبەرەوەی ئۆتیزم بەخۆی مەوزوعێکی نوێیە تازە تقریبا تازە ئەتوانم بڵێم لە 2000 پاشی 2000 خۆی کۆنە بەڵام لە هەرێمی کوردستان بەڵام لە هەرێک گەیشتێک هەرێمی کوردستان لە دواییە تەشخیصەکەی هەرێم شەرقی ئەوسط لەم دوایە ئێمە لەسەر کوردستان لەم ئەمریکا لە 1940 تەشخیص کراوە کاکە لە 2000 تعریفی ئۆتیزم کراوە لە هەرێمی کوردستان اینجا پاشی ئەوەکە چکە هەمووی تەخەلف بوو هیچ بینێ نەبوو یعنی ئەمە ADHD ئەمە ئۆتیزمە سپەرجەرە ئەوەیە هیچ ئەو هینانە نەکرێت تەصنیفە نەبوو تەنیا ئەوە هەبوو ئەمە هەمە تەخەلوفە ئەوەنەیە لە کوردستان هەبوو پاشی 2000 معلومات گەیشتوێتە دەستمان کە ئەمە ئۆتیزمە ئەمە ADHD ئەمە ئەوها تەصنیف کراوە ئەو توێژەرە ئەگەر لە خەریجە کۆنەکانش بیانە خەریجە نوێەکان بێ ئێستا ئەوەنە معلومات زۆرە پێویست ناکە نەبچمە کتێبخانەیەکێ هەموو ماڵی ئەتەرنێت و کتاب کۆمپیوتەری هەیە لە ماڵەوە ئەتوانێت ئەو معلوماتە وەرگێ ئەگەر نەیشی زانچکی ساکان ئێمە
زۆربەی زۆریمان کە گەشتونەتە ئەو کاتی کە ئیشەکەین تا ئێستا ئەکیید ئەو هەموو معلوماتە نوێنەمان نییە خۆمان دیگە خان تۆ باسی هەموو ماڵێک هەڵ کە کۆمپیوتەر و ئەتەرنێتی تیادایە بەڵام هەر لە قسەکان ئاماژە بەوە درا کە لە گەرمیان تا ئێستا جێگایەک نییە مناڵانی تیاکۆ بێتەوە دایک و باوکەکەشتری خۆیان هەڵناگرن بێن بۆ سلێمانی لە سنتەرێک داین کەواتە هەر لە ناو ماڵی و بەوشی بە شێوە ناعیلەکە پەروەردەکەن ئێوە وەکو حکوومەت بۆ هەوڵ نادەن لەوێش هەمووشت بە پلانەکرێت کاکە هەمووشت بە پلانەکرێت لەوانەیە ئێستاکانە منەڵێم لە هەولێر ئێستاکانە عرستەرخان کراوە کە سنتەرێکی ئۆتیزمی نمونەیی بکرێت کەوا ئەڵێن لە پاشی 15 ساڵیش هەر لە هەمان سنتەرابێن بە بەردەوامی وەکو کۆمەلگایەکدا ئەندرێ بۆ ئۆتیزم لە مناڵی 3 ساڵیە وەربگیرێ هەتا ئەتر نازانم تەمەنەکەی چەند چۆن ینی تۆ ئەڵێ هەموو شتێک بە پلانەکرێت ئاشنەخان ئەڵێ من چاوەڕێ بم تا مناڵەکەمە بێ بە 16 ساڵ هەموو میوانەکانی تر ڕایان هەبوو بە بەرچاومەوە چیە حکوومەت پلانی نییە ئەتوانین مەسەلەن بەشە ناوخۆیەکان بەشە ناوخۆی بکرێتەوە لە ناو سنتەرەکان چی سنتەری سلەیمان بیا هەولێر بێ بۆ مناڵانی کە مەسەلەن لە گەرمیانە مناڵی ئۆتیزم هەیە سنتەر نییە بێن ئەوە شتێکی کردداری ئەوە شتێکوانێ بکرێت چکی معهدەکانی دیکە پێشوەخت ئەوانیان هەبوو بەشە ناوخۆیەکانە بۆکو معهدی ڕووناکی نابینایان پێشتر ئەوە هەبوو ئەگەر بکرێتن ئەگەر نا وەکو پلاندا بندرێ لە گەرمیان لە شوێنە دیکە سنتەری ئۆتیزم داها باشترە ئەوش ئەوتی دوای 14 ساڵ چی بکەین لەو مناڵانە ئێستا ئێمە وەکو سنتەری ئۆتیزمی هەولێر هەنێ مناڵمان هەیە کە گەیشتە و تەمانە قەتعمان کرد لەبەرچی ڕاستە مناڵی ئۆتیزم دەبێت لە 3 ساڵەوە هەتا 15 ساڵ ئێمە وەریگرین بەڵام ناشکرێ مناڵی من 15 ساڵیان 14 ساڵ لەگەڵ مناڵی 3 ساڵ و 5 ساڵ تێکەڵی کەم بۆیە بڕیاری قەتعمان هەیە بەڵام بکرێنەوە قەتعیش ناکرێ ئاخر ئێمە خۆمان بیناکەمان ئەوەیە قاعەکان ئەوەیە ئینەکای سەحالەن 30 مناڵم هەیە لە سنتەری ئۆتیزم بۆ 5 قاعەتە و زیام کردووە ئەواتە نیگارخان لە قسەکانی خۆتە ناگەیتە ئەو دەرەنجامی کە حکوومەت کاری خۆی نەکردووە هەوڵەدا ئەیکا منەڵێم هەیە بەڵێ کەم و کورتیمان هەیە بەڵام هەوڵبینایەکێندا قورسە نەخێر ئێستاکانە لە مانگی 12 سێ قاعە ئیزافەی بینایی من ئەکرێت ئیزافەی بینایی سنتەری ئۆتیزمەکرێت سێ قاعەدا ئەندرێ لەگەڵ ئەوەی دیکەیە ئەتوانم لەوانەیە مەسەلەن هەر 15 مناڵ دیکە ئیزافەی سنتەرەکە بکەم بەڵام بۆ مناڵی 15 ساڵ 14 ساڵ و 15 ساڵ من ئەوە پێشنیارەکەم بۆ دایک و باوکەکان کە معهدی هانا هەیە بۆ ڕاهێنانی مناڵی کەم ئەندام ئەوانە بۆ کاری دەستی ڕاهێنانی کاری دەستی ئەگەر بکرێ پەیوەندی بکەن لەگەڵ ئەو پەیمانگایە تاکو ئەو مناڵانە وەربگیرێن لەوێنە بۆ کاری دەستی فێرە بن و فێرەکرێن هیچ پرسیارێکما بۆ وەڵام من نەدابێتەوە بەسەوەی کاک بورهانە بەڕاستی ئەوەنەی ئێوە خەمی مناڵی ئۆتیزمە خۆن وەکو دایک و باوکێ منش دایکم دەقاتی ئێوە خەم لە مناڵی ئەو ئۆتیزمە خۆم و خەم لە دایک و باوکەکانە خۆم زیاتر بەڵام ئەوی بە ئێمە لە کۆتاییدا خەم خواردن بەس نییە بەس نییە کفایت نییە بە یەک دەست ناتوانین ئیشکەن خۆزگە یەکێک هەبواە هەر پاڵپشتی ئێمە وایە منش هەرچیم پێ بکرێ بە سەرچاوەک توێژەری دەرونیۆک معالجی نفسی و تەنەها سنتەری عیلاجی نفسی هەیە هەر بۆ گوێگرتن لە باوک و دایکەکان لەو جێگایانە تەنها گوێگرتن یەکێکە لە چارەسەرخان دوا قسەی خۆت وڵی بەسەوەنە بتوانم بڵێم خوامعینی دایک و باوکی مناڵی ئۆتیزم بێ بەڕاستی ئەرکەکەی سەرشانیان زۆر گرانە بڵێ هەر ئەوەیە دکتۆرە لانە دوا قسەی خۆت لەم بەرنمەیە وڵا هیچم نێکک زۆر سپاس بڵێ کاک ئەم ئاوات خواستنەوە هەوە حکومت لە هەوڵدایە و بە تەمای وەکوەیە کا یادگار تۆ بە داخی خسوواحێکا و لە بەدامان بڵم کا یادگار تونیمەتی وڵی بڵی وڵی میشەزانم کاکە من تونیمە خەیکە خنکەم پەداخی ئەو بە ئەزادمەکەی تۆ تونیەتی من ناشکێنێ ئێستاکە هەوڵەکە و بە تەماکەی حکومەتیش بە هەمان شێوەیە ئەو سێژوەی کە نیگاخان باسیەکە ئەمە بۆ نووساوێکی ئێمە دیمانە بۆ سێ ژوورکە 54 متر لە هەولێر داوای 95 میلیۆن دینار کراوە 95 میلیۆن دینار بۆ سێ ژوور بۆ 54 متر بەپێ ئەو منتیقە بێ هەموو هاوڵەتێکی وڵاتە مافی خۆتی بۆ عزیەکی 200 داوای 350 میلیۆن دینار بکات بەپێ ئەو منتیقەوەی کە لاولێری شەکرێت بەپێ ئەم یاسایش بکە پەرلەمانی کوردستان بۆ ئێمەی دەستکردووە ئەو هیچ کە باری دەرونی لە هین نەگرتووە لە بەچاو نەگرتنە مافی امتیازاتی کەمەدامانە بڵێ ئەمە کیس باری دەرونی و کۆمەڵاتی لە بەچاو نەگرتنە هەندێکی مادیە مادیەکەشی ئەوەیە 150,000 زائدین ڕژەی پەککەوتی ئەگەر ڕژەی پەککەوتی ئۆتیزمی ئێمە لە هەشتاوە دانراوە ئەکاتە 220,000 بۆ دەوسەرەوە کە لە 180 ئۆتیزمەکەیمە ئەبێتە 220,000 بۆ دەسەرەوە کۆتایەکەی 250,000 واتاکە تۆ 100% کەم ئەندامی ئۆتیزمی لە ماڵ بکەوی حکومەت 250,000 دێتە بە یەکمە بەڵام ئەو پەرلەمانتایی کە دەنگی بۆمەداوە خۆی 7 میلیۆن هەیە
500,000 داملیژنی هەیە دوو حیمایی هەیە گەیکی بە 500 میلیۆنەکە شوقۆڤێلای بۆ گیراوە سارێک زانڕەشی بۆ گیراوە بەلای کەمەوە ڕۆژانی 500,000 هەر پەرلەمانتەیەک هەر وەزیرێک هەر مەسئولی شێمە بەڵام 150,000 بە هاوڵەتی شێ وڵاتی ئێمە ڕەوابینەوە دەنگی پێدا ئەمە عەدالەتەکەیە ئەم یاسا 100% عەدالەتی جێبەجێ نەکردووە تەطبیق نەکراوە وم پێ حکوومەتی هەرێمی لە چاو لە ئاز کە مندام و خان پێدەویستی تایبەت و ئۆتیزم لاسی پێدەویستانیە وەکو هاوڵاتی پلە دوو بەکو خاتریش ئیشی تعاملی لەگەڵەکە ویشی لەگەڵ دو قسم ئەوەیە بەداخەوە بە حکوومەت کە ئاوە لە چی کە مندام و خان پێداویستی تایبەت نادێتەوە بەداخەوە کە وەکو هاوڵاتی پلە دوو سەیەکە داواکاریمان ئەوەیە سنتەرەکانی ئۆتیزمی هەولێر و سلێمانی و دووە بە زووترین کار بکرێتەوە قەزاونەحەکانیش ئینسانن ئۆتیزمیان هەیە پێویستە ئەوڕام دێتەوە پەیمانگایکی تایبەت بۆ پەروەتە فێرکردن لە کوردستانە دابمەسێ لە خۆ لە شارەکەەکان وەڵی تەندروستی و پەرۆدیش زیاتر باخی بناڵی ئۆتیزم دێ بەسەتی چیت نە لە پارێنی ئەو پارەی ئەوەندە زۆر بەشی وڵاتانی هەڵسێشمانەکە کە بە شێوازێکی عادیلانەدا بەشیکەین بەڵام عادیلانە نەبێ بەشی پەرداخەکەم ناکات بڵێ من یەک تێبینیم هەیە بڵین مناڵی ئۆتیزم هەموو قۆناغەکانی کارکردنیە بێ بەڵام هەرزەکار لێرە فرامۆش کرا زۆربەی و خێزانانی کە هەمانە مناڵەکانیان لە 11 بەر 22 شمانەیە لە معاناتێکی زۆر قورساژین من لە نزیکەوە ئاگام لێیانە باز لە هەموو شتێکرێ بەس لە هەرزەکاری مناڵی ئۆتیزم ناکرێت کە قورسترین قۆناغا لە مافەکانی پیشەیی تەهیلی ڕاهێنانی پیشەیی بە دوور پەیمانگای هانە هەیە نابیستە بۆ مناڵ بۆ ئیشی پیشەی ڕێژەی چاکبوونەوەی ئەو مناڵانەی تووشی ئۆتیزم بوون ئەوەندەی ئاگادار بن ڕێژی چاکبوونەوەیان چەند لە سەدایە لە سەد مناڵەکە توش بووی ئۆتیزمە چەندیان بە مروری زەمن و بە تێپەڕبوونی کات چاکبوونەوە نییە ئەمە حاڵەتێکی میشە بەڵام باشبوون هەیە لە جیهان ئێستا دوو ئاراستە ئیتیجاه چارەسەرەگرێت ئیتیجاهی پەروەردەی ئیتیجاهی پزیشکی پزیشکێکە کە جۆرێکە کە بڵین باز لە پاکردنەوەی ژەهر لە لەشی مناڵەکە کە کۆمەڵە فەحوسات و تێستەکە لە وڵاتە بوونین ئەگەر من چاوەڕێ بکەمە بێ 20 ساڵ چاوەڕێ بکەمتایەت لایەنە پەروەردەیەکە کاریگەریەکی زۆری هەبوو بەڵام ئەویش ئەبێ ستاف مؤهل بێ ئەبێ مناڵەکە لە پێش تەشخیصیش کاری بۆ بکرێ قۆناغی تەهیل ئامادەکردنی بۆ قوتابخانە هەر زەکاری هەمووی بڕوات پاشان لە وەرشاتی مەحمیۆک و بە ڕێزی باسی کرد ئەلەو وەرشە پارێزراوانە مناڵە گەنجەکان ئیش بکەن کار بکەن نەبن بەبار بەسەر خێزانە حکوومەتەوە خۆیان کەسی بەرهەمهێن بەڵام یەک خاڵی زۆر گرنگ کە لە وڵاتی ئێمەیە گەورەترین هەڵەکاتی هەر لیژنەیەکی چارەسەرکاری یاخود هەر چارەسەرێک ئەکرێ بۆ خاوەن پێداویستی خاوەن پێداویستەکە خۆی بوونی نییە لەو لیژنە ئەمە گرفتی گەورەیە دایک و باوک بوونی نییە لەو لیژنانە دایک و باوک بەشێکن لە چارەسەرەکە بۆ بوونیان نییە لەو لیژنانە یعنی ئێمە کاتێک لیژنەیەک دروستەکرێڵە بۆ چارەسەری ئەوە کەسی پرۆفیشناڵێن بوون بەبێ بوونی دایک و باوک نە لە لیژنەی تەشخیسە نە لە لیژنەی چارەسەرکەریە ئەگەر ببین بوونی دایک و باوک بوونی بەڕای من عیلاجی تشخیص لە هەسێ شارەکە هەیە لە هەولێر مەسەل سلێمانی تۆ لە هەولێر کارڕەشا لە دۆکیش ئەو لیژنەیە بە فەرمانی وزاری دامەزان لیژنەی تشخیصی ئۆتیزم لیژنەیەکی فەرمیە هەموو لیژنەیەکی کەمەندامی هەر پرۆژە یاسایەک جێبەجێکرێ هەر کەمەندامێک کاری بۆ کرێ پێویستەکە کەم ئەندامەکە خۆی بوونی هەبێ لەو لیژنە عیلاجیانە ئیتر بە ڕێکخراوە بێ دایک و باوک بێ ئەمە حەلە بڵێ بینەرانی ئازیز ئەم بەرنمەیە هەوڵێک بوو بۆ ناساندن و خستنە ڕوو زەقکردنەوەی کێشە و معانات و خەمەکانی مناڵانی ئۆتیزم و خێزانەکانیان زۆر سپاسی تەواوی میوانەکان مەکەم سپاسی ئەو میوانانەی تریش دەکەم کە بەشدار بوون لە بەرنمەکە بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنمەیەکی تر بەخواتان نسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوادان